حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن تەسفیەکران؟ یەکێتی بۆچی بەنهێنی کردی و عێراق بۆچی ئاشکرای کرد؟ ترسی یەکێتی لە کاردانەوەی ناوخۆی هەرێم و هاوڵاتیان و کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان وای کردبوو کە نەتوانێت بە ئاسانی بچێتە سەر بارەگە و کەمپی پارتە ڕۆژهەڵاتیەکان و شوێنی مانەوەی خێزانەکانیان، بۆیە ئەم پرۆسەی ڕاگرتبوو. بە تایبەتیش ترسی هەڵبژاردن وای کردبوو کە بەلایەوە ئاسان نەبێت دەست بۆ ئەم پرسە ببات. دوایەوەی لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بەغدا بە فەرمی یەکێتی ئاگادار کردەوە، لەگەڵەوەی یەکێتی بەڵێنی دابوو بۆ چەککردنی حیزبە ڕۆژهەڵاتیەکان و جێبەجێکردنی ڕێککەوتنە ئەمنیەکە، بەڵام هەنگاوەکانی لاواز بوون و نەیتوانیوە وەک پێویست حیزبە ڕۆژهەڵاتیەکان چەک بکات و ڕایان گوازێت. بۆیە یەکێتی بەغدای لەوە ئاگادار کردبووەوە کە لەبەر هەڵبژاردن ترسی هەیە لە دەستبردن بۆ پرسێکی لەم شێوەیە. بە گوێرەی زانیاریەکان یەکێتی داوای کردووە پرسێکی دیکە بوروژێنێت تا لە پاڵەوەدا چەند ڕۆژێک بیکەن بە بابەتی ڕۆژ و لەو کاتەدا یەکێتی هێزەکانی ڕۆژهەڵات بە تایبەت کۆمەڵەکانی زڕگوێز و زڕگوێزەڵە چەک بکات و ڕایان گوازێت بۆ ئەو کەمپانەی لە سوورداش بۆیان دیاری کراوە. بۆیە لە چەند ڕۆژی ڕابردوودا پرسی داخستنی بنکە و بارەگە ڕۆشنبیریەکانی مەلا بەختیار بوو بە باسی گەرمی چەندین ڕۆژە و لە پاڵەوەشدا لێشاوی ڕاگواستنی هێزەکانی ڕۆژهەڵات و ماڵ و خێزانەکانیان ڕوویدا. بەهۆی پرسی مەلا بەختیار و هاوکات لاوازی میدیای دژبەری یەکێتی و خۆلادانی سێ هێزە بەناو ئۆپۆزیسیۆنەکەی هەرێم لە پرسەکە شرۆڤە و قسە لەسەرکردنی ئەو پرسە گرنگ و هەستیارە بە بێدەنگی جێبەجێکرا و لەبیر کرا. یەکێتی لە دوو هەفتەی ڕابردوو دەستی کرد بە گەمارۆدان و چەککردنی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕاگواستنیان بۆ کەمپەکان و کارەکەش وەک خۆی و بە بێدەنگی جێبەجێکرا. ئەم هەنگاوەی یەکێتی کاردانەوەی دروست کرد و ڕاوێژکار یاسایشی نەتەوەی عێراق قاسم عەرەجی هەموو نهێنیەکانی ئاشکرا کرد. بەڵام ئەوەش نەبوو بە پرسێکی جددی و نەبوو بە بابەتی میدیاکانی پارتی و یەکێتی. هاوکات بەهۆی هاتنی سەرۆکۆماری ئێران بۆ عێراق و هەرێم هەموو لایەک خۆیان لە باسکردنی دزیەوە و هێندەی دیکە بابەتەکە شاردرایەوە. ئەوەی یەکێتی دەیویست بیشارێتەوە و کەس نەیزانێت، قاسم عەرەجی ڕاوێژکار یاسایشی نیشتمانی عێراق هەمووی ئاشکرا کرد و یەکێتی تۆمەتبار کرد، بەڵام هیچ میدیایەک بڵاوی نەکردەوە. قاسم عەرەجی وتی بۆ پاراستنی سنوورەکانمان 77 نووسینگەی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانی ئێرانمان لەسەر سنوور و هەرێمی کوردستان داخست و تەقاندەوە کە بەشێکیان کاری بازرگانی نایاساییان تێدا دەکرا. هەروەها لەبارەی ئەنجامان و نیشتەجێبوانی نێو کەمپەکانەوە گوتی ئەنجامانی ئەو هێزانەمان گواستۆتەوە بۆ 6 بنکە و کەمپی نوێ کە چواریان لە هەولێرن و دوانیان لە سلێمانین. ئەوەش بە هەماهەنگی لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان بووە بۆ دووبارە نیشتەجێکردنیان لە وڵاتی سێیەم. عەرەجی ئاماژەی بەوەش کردووە ئەو هێزانە سەرجەم ئەو چەکە سووک و قورسانەی لایەن بووە ڕادستی هێزەکانی سنوور و هێزە عێراقیەکانیان کردووە، بە تایبەتیش هێزەکانی پێشمەرگە و ئاسایش. عەرەجی هەر لەم نێوەندا ستایشی ڕۆڵی هەرێمی کردووە و ڕۆڵی ئەوانی زۆر باش وەسف کردووە. لەبارەی بارەگای هێزەکانی ڕۆژهەڵاتەوە گوتی ئەو بارەگایانەی کە نەیانتوانیوە پاسەوانی سنووری بۆ بنێرن تەقێنراونەتەوە بۆ ئەوەی نەبنە ڕێڕەوێک بۆ قاچاقچێتی مادە نایاساییەکان، بۆیە بەشێکی بارەگاکانیش پاسەوانی سنووریان لێ جێگیر کراوە. ئەوەی جێگای ئاماژەیە ترسی ئەوە هەیە لای ئەنجامانی هێزە ڕۆژهەڵاتیەکان بە تایبەت لە سنووری سلێمانی بکەونە ژێر شاڵاوی گرتن و ڕادەستکردنەوەیان لە ژێر ناوی جیاجیا بە ڕژێمی ئێران و ئیتلاعات.